گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم بۆچی زیندانەکانی عێراق هێندە قەرەباڵغن بۆچی بیناکان هێندە کۆنن بۆچی خزمەتگوزاری تەندروستی و ینی ڕەچاوکردنی مافی ژیان لە نێو زیندانەکان لە بەرچاو نەگیراوە لەگەڵ بەڕێز محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی کە لە ڕێگەی سکایپۆ لە عەمانەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز محەممەد سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان دەکرێت پێم بڵێ خراپی دۆخی زیندانەکانی عێراق لە چه ئاستێکە؟ السلام عليكم اهلا وسهلا بكم على سلااو لە ئێوە و بینەران زۆر سوپاس. ڕاستیەکەی زیندانەکانی عێراق ئێستا لە بارودۆخێکی خراپدا دەژین، شەپۆلێکی نەخۆشی ڕووی تێکردوون بە تایبەتی نەخۆشی پێست و هەستیاری پێست و نەخۆشیەکانی هەناسەدان و جۆرەها نەخۆشی دیکە لە ڕێگەی شەپۆلێکەوە هاتوونەتە لێو زیندانەکانەوە. من لە ڕێگەی ئێوەوە داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەم بەپەلە سەردانی زیندانەکانی عێراق و بەغدا بە تایبەتی بکەن زیندانی یاریگای شەعب بە تایبەتی ژمارەیەکی زۆری زیندانی لە زیندانی یاریگای شەعب زیندانی کراون، زیاتر لە 600 کەس لە 100 مەتردا کۆکراونەتەوە لە هەر زیندانێکدا بەبێ هیچ هۆکارێک. ئەم کۆکردنەوە و پاڵەپەستۆیە دەبێتەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی ئەمە وێنەی ڕاستەقینەی زیندانەکانی عێراق چاودێری تەندروستیان نییە؟ چاودێری تەندروستیان ناکرێ بەڕێز محەممەد؟ ئەو کەسەی کە دەستڕۆیشتووی سیاسیە و دەسەڵاتیان لە دەرەوە هەیە لە دەرەوەی با بڵێن زیندان سیاسی بووە، ئەمانە خەڵکیان هەیە سەردانیان دەکات، مۆبایلیان پێ پەیوەندی بە خەڵک دەکەن، بەڵام کەسانی دیکەستەم لێکراون لە ناو زیندانەکان وەکو چۆن لە دەرەوە بوون شەڕێکی دەرونیان لە دژ دەکرێت بەهۆی نەبوونی مافەکانی مرۆڤ و نەئامادەیی لیژنە مافەکانی مرۆڤ پەرلەمانی عێراق. نەخۆشی پێست لە نێویاندا بڵاو بۆتەوە مەبەستم ئەوە بوو، ینی ئەوان چاودێری تەندروستیان ناکرێت؟ چاودێری تەندروستیان ناکرێت بە هیچ شێوەیەک. وەکو گوتم چاودێری تەندروستی بۆ کەسانێک هەیە ئەوانەی سیاسین، ئەوانەی با بڵێن دەستیان دەڕوا ئەوەیان هەیە کە واستەیان هەیە زۆر بە کورتی، ئەوانە چارەسەر وەردەگرن. چون بەڵام ئەگەر تۆ سەیری زیندانی ڕەسافە 1 و ڕەسافە 2 بکەیت شتگەلێک دەبینی کە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی لە فەڕەنسا ئەو ڕووداوە مێژوویە شتیوانە بووە. هەندێک وەکو چی نەخۆشی پێستی لێ شتێکی لێە، زۆر نەخۆشیێکی لێیە کە لەسەر پێست دەردەکەوێت لە شێوەی پەڵا لەسەر پێستی مرۆڤ و تەنانەت وای لێدێ کە مرۆڤ ڕەنگە بەهۆی ئەو پەڵانەوە بمرێت جگەلەوەی ئازارێکی زۆر دروست دەکات. دەیان نەخۆشی دیکە زۆرەها نەخۆشی کەچی دواتر کە کەسێک دەبرێت دەیبن بۆ شیکاری لە نەخۆشخانە لە پزیشکی داد دەڵێن ئەمە بەهۆی ئەم شتەوە مردو، بەڵام ڕاستیەکەی بەهۆی نەخۆشی پێستەکەەوە مردو. ینی زۆرن ئەوانەی لە زیندانەکان بەهۆی دۆخی خراپی زیندانەکانەوە گیان لە دەست دەدەن؟ ژمارەیان زۆر زۆرە، بەشێکیان بەهۆی نەخۆشیەوەیە و حاڵەتی مردن لە نێو زیندان هەبووە، نەبوونی چاودێری تەندروستی، نەئامادەیی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. ماوەیەک پێش ئێستا سەرۆکی ئەنجومەنی بەڕاستی ببینیم سەرۆکی کشتوکاڵ ئی پارێزگای بەغدا هاتووە لەگەڵ زیندانیەکان کۆبەتەوە. بەڕاستی من نازانم ئەو چ کارێکیە لەگەڵ زیندانەکان، ئەمە هیچ پەیوەندیان بە یەکتریەوە نییە. نازانم ئەم بەڕێزە پەیوەندێکی بە زیندانەکانەوە هەیە، ئەمە هیچ لۆژیکێکی تێدا نییە. بەڵام لەلایەکی دیکە خەڵکانێک و میلیشیاگەلێک هەن کە دەستیان بەسەر سامانی ئەو پارەیەدا گرتووە کە بۆ زیندانەکان خارج دەکرێت، میلیشیاکانی سەر بە ئێران. بارودۆخی زیندانەکان زۆر زۆر خراپە. سوێن بەخوا ئێمە ڤیدیۆمان بۆ هاتووە کە زۆرە مەرەگەیەکیان بۆ هێناون، زۆرە شلەیەکیان بۆ هێناون، پێیان دەڵێن ئەمە شلەی فاسوولەیە، لە کاتێکدا فاسوولای تێدا نییە، دەیان حاڵەتی لەم شێوەیە خراپ. شەڕی دەرونی لەگەڵ زیندانیەکان دەکرێت لەگەڵ سزادراوان؟
حتى يعني نكون صريحين بۆ ئەوەی ڕاشکاو بین بۆ ئەوەی پەیامەکە بەڕوونی و ڕاست و دروستی بگات هەموو زیندانەکان بەو شێوەیە نین من زیندانەکانی وەزارەتی ناوخۆم بینیوە وەکو زیندانی حەوزی حامرین کە برایانی کورد لەوێن بینیومە دیار شەوکەت لەوێ بەرپرسی زیندان بوو خۆی پۆشاکی بۆ دەهێنان بەتانی بۆ دەهێن بەڵام لە زیندانی یاریگای شعب شەڕی دەرونی شەڕی خواردن زۆرها شەڕ دەکرێت تەنانەت دەستدرێژیش بکرێتە سەر بۆچی لە بەرژەوەندی کێدایە یان کێ دەستی گرتووە بەسەر ئەو زیندانانەدا؟ من سوێن بەخدا دەخۆم بۆ لەوەش ڕازگۆم کە دەڵێم بە چاوی خۆم بینیومە زیندانەکانی عێراق سونە و شیعە زوڵمیان لێ دەکرێت مافەکانیان پەراوێز خراوە لە نێو زیندانەکان دەستدرێژیان دەکرێتە سەر ئیرادەیان دەستدرێژی کراوەتە سەر ناتوانن هیچ شتێک بکە وەکو زیندان هیچ مافێکیان نییە میلیشیەکان و وەزیرانی میلیشیەکان کە لە نێو زیندانەکاندان فێنکەرەوەیان هەیە مۆبایلیان هەیە هەموو ئامرازەکانی ئاسوودەییان هەیە سوێن بە خوددا دۆسیەی زیندانیان لە عێراق هەرگیز چارەسەر نابێت بەو شێوێت تا بەو شێوێ لەبەرەوەی میلیشیەکانی سەر بە ئێران دەستیان بەسەردا گرتووە ئامانە دەیانەوێت ئەو پارەی بۆ زیندانەکان خەرج دەکرێت بۆ خۆی بەکاری بێنێت لە بەرژەوەندی لایەنە وەلایەکان میلیشیەکانی سەر بە ئێران دەستیان بەسەر ئەم بابەتە گرتووە پارەیەکی زەبەلاح کە پارەی زیندانەکانە دەبێتە ئێران سزادراوانە بۆ چاودێری تەندروستی سزادراوانە ئەو پارەیە دەخۆن؟ بەڵێ خەرجی زیندانیان بۆ ئەوان دەیبن بەڕێز وەزیر کە گوێی لە منە ئەو زۆر باش دەزانێت ئەگەر بوێری هەیە وەزیر دەتوانێت بچێتە زیندانی ڕەسافە کە ناتوانێت بچێتە نێویشی لەبەر ئەوەی میلیشیاکان لەوێن زیندانی ڕەسافە لە بەغدا؟ زیندانی ڕەسافە لە بەغدا سەر بە میلیشیاکانە من زۆر باش دەزانم و ئەمە دەزان بە زۆر لەسەر من دەکەوێت بەڵام بابەتەکە بەو شێوەیە میلیشیاکان ئەوانەی کە عێراقیەکان دەکوژن ئێستا لە نێو زیندانی ڕەسافەن بە فەرمانی وەزیر دەزانێت مۆبایلیان پێ وەزای دەزانێت فێرکەرەوەیان هەیە دەزانێت کە یاری با بڵێن هۆڵی لە جوانیان لە نێو زیندانەکان داناوە زیندانە عێراقیەکانیش بێمافن بێ ئیرادەن هیچ شتێکیان نیە تەنانەت ناتوانن چارەسەرێک بۆ پێویستیان وەرگرن کەمترین پێداویستیان نیە ئەو کەسێک کە با بڵێن خێزانەکەش کاتی لێ کردووە گیراوە لە زیندانیەکان بارودۆخیان هەر زۆر خراپە هەمویان تێکەڵ بە یەکتری کراون و ڕێگەیان نادەن هیچ شتێکیان دەست بکەوێت دوزە لەوێت تووشی نەخۆشی دەبن وای لێ دێکات ڕق لە عێراق و کورد و عەرەب هەمویان هەڵدەگرن با وەزیر ئەم شتە زۆر بزانێت با بوێری هەبێ با بچێ ئەو هۆڵانە دابخە کە سەر بە میلیشیاکانن ئەو زۆر باش دەزانێت کە میلیشیاکان چ کاریان کردووە و سیاسیەکان چ خواردنێکی باشیان هەیە و چ هۆڵێکیان هەیە و لە چ بارودۆخێکدا دەژین با بچێ بەوام بڵێ ئێوە میلیشیاکان فەرمون بڕۆنە دەرەوە ئێوە نێوبانگی وەزارەتتان بردووە. زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی لە عەمان لەگەڵم بووی بۆ هیوایی کە لایەنە پەیوەندیدارەکان گوێبیستی هەمووشانەیەوە بن و بتوان بە دوواداچوونی جدی بکەن. زۆر سپاس دووبارە.